سڵاوتان لێبێ خەڵکی کوردەوار، هیوادارم ئەم پەیامە بێنن بە هەموو پۆلیس و ئاسایش و پێشمەرگەیەک. ئەم جارە بابەتی یەکلاکردنەوەی دەسەڵات و ئیرادەی ئومەتێکە لە نێوان خەڵک خۆی و لە نێوان کۆمەڵێک گەوادی کوردایەتیدا. بۆیە پێویستە ئەم پەیامە ڕوون و ئاشکرا بێ. ئەم جارە بابەت ئەوە نییە کە ئێمە بین گوڵ بکەین بە چەکەکانی ئێوە. ئەم جارە بابەت ئەوە نییە ئێمە بین بڵین ئێوە برای ئێمن. ئەم جارە بابەت ئەوە نییە ئێمە بڵین ئێوە شەڕ ڕۆڵەی ئەم گەلەن. بابەتەکە ئەوەیە، یا ئەوە تا تۆ تا سەر لەگەڵ ئەم دەسەڵاتە گەواد و خاینانەی، یا ئەوە تایتە لای ئێمە و بە ئیرادی خەڵک ئیشەکەی. ئەم بژاردێتانە بەرچاوە لەبەردەستایە. ئەوە نەما. ئەو بابەتە کۆتایی هاتووە. تا سەر تۆ بەرگری لەم دەسەڵاتە ناکەی، یا ئەوە تا پێشمەرگە و پۆلیس و ئاسایشی خەڵکیت، یا ئەوە تا تۆ پیاوی یەکێکی لەم هیچ و پوچانەی دەسەڵات، یا ئەوە تا پیاوی بەسووری، یا ئەوە تا پیاوی لاهوری، یا ئەوە تا پیاوی کورد خۆیت. کامیانیت هەڵبژێرە. ئەم جارە خەڵک هەستێ بە ئاشتی بۆ شتانە یەکلا نابێتەوە. نایخوا ئەمە ئاشتی لەگەڵ دەسەڵاتێکایە کە لە ئیرادەی خەڵکەوە هەڵقوڵا بێت، نەک دەسەڵاتێک بە دەستی داگیر کرد و بە ئیرادەی تاڵان و شکاندنی وری نەتەوەیەک زاڵکاوێ بەسەرەوە خەڵکەیە. شتی وان نییە. ئێمە زۆرمان قبوڵ کرد، ئەم خەڵکە زۆری لێ قبوڵ کردن. کوڕی خەڵکتان کوشت، خەڵک وتی قەیناکە ئێمە نایەکوشن چونکە براو ئامۆزا و پورزا و خاڵۆزا و نازانم ئەماری خۆمانی. ئەم جارە شتی وان نییە دانیشی مامەسا شەهیدکەی، دانیشی کوڕی خەڵک شەهیدکەی لەبەر پاراستنی مقڕێک، لەبەر پاراستنی کۆمەڵی هیچ و پوچ و گەوات. کۆمەڵی خەڵکە نەڵێ ئەوە قساکەن و خەڵک بەکوشتێن، ئێمە خەڵک بەکوشتین. گەوادەوە دەسەڵاتەکەیە کە فەرمانەکە بەو هێزانە خەڵک بکوژێ. ئەو هێزانش کە گوێیان گرە ئەبن بە خاین. ئەوە نییە بڵێ وەڵام من فەرمانم پێکراوە. فەرمانە پێکراوە یعنی چی؟ فەرمانم پێکراوە نییە. ئەم جارە گەل فەرمانە پێ ئەکا، خەڵک فەرمانە پێکا کە ئەم دەسەڵاتە حوکمی کۆتایی هاتنی هاتووە. جا تۆ هەڵبژێرە، یا ئەوە تا لەگەڵ دەسەڵاتەکەی و لەگەڵ ئەواشتە قبرەوە کۆتایی پێت، یا ئەوە تا دواهەمین دەرفەت بە خۆتی ئەڵی کاکە تاوە منیشەم لەگەڵ تانە و کۆتایی بەم دەسەڵاتە هێنین. خۆمە یاری مناڵان نییە تۆ 30 ساڵک چەکەی بۆم دەسەڵات هەڵگرتووە. هەموو شتەکانی بینی بە چای خۆ و تاڵانیەکانی بێ ئەخلاقیەکانی بە هەلاکەتدانی ئومەتەکە خۆی، بە هەلاکەتەکانی کەس و کارەکەی خۆت. ناکرێ کاکە، یا تۆ ئەڵقە لە گوێی ئەم دەسەڵاتی تا سەر، یا ئەوە تا پیاوی کوردیت، ڕۆڵەی کوردیت بەرگری لێەکەی، دەسەڵاتەکەی بۆ ڕوخێنی لەگەڵ یا. ئەم جارە بەرەکە تەواو ئاشکرایە، یا لای خەڵکی یا لای دەسەڵاتی بۆ هەمیشە. ئەو خەڵکەی ئێمە ئەگەر هاتە سەرجادە و ئەم جارە بێت بە ئاشتی ئەمانە نایەت، نایخوات. خۆ ئەمە نییە تا سەر ئێمە ئەم گەلە ژێر دەستە و ژێرینی کۆمەڵی خوێڕی هیچ و پوچ بێ، لە ژێر ناوی کوردایەتی و لە ژێر ناوی ئەم هیچ و پوچ بڵێ کۆمەڵێ ئەفسانەی درۆ دەلەسە، ئەفسانەیە کە بەس خوێنی کوردیتیا کراوەتە سوتەمەنی تاو، هیچ دەستکەوتێکی تا نەبووە. خۆشتان هیچ ئیرادەیەکی دەسەڵاتەمانەتان نییە، خۆشکەوشتان نییە. کۆمەڵێک بازرگانی خوێڕین، هەرچێک دێن وەکو قەحبە بۆیە چەمێنەوە. ئێمە بێڵین ئێوە ڕمایندی ئێمە بن، ئێوە دەسەڵاتدار بن بەسەر ئەم میلەتەوە. شتیوان ناخوا. ئەم میلەتە ئەم جارە ئیرادەی خۆی دیاریەکە، خۆی دیاریەکە چێ سەرکردەیە، چێ ڕابەرە بە بە کوردیەتەکەی خۆی ئیشەکە. ناچەمێتەوە بۆ هیچ دوژمنێک. تۆ عالەمە ڕسوا کردووە. تۆ ئەگەر پێشمەرگەی ئەگەر ئاسایشی ئەبێ ئەمە تەواو بێتە مێشکتەوە کاکە، یا ئەوە تا بەردەوامی لە پاراستنی ئەم دەسەڵاتە و ئەچیتە خانی خیانەتەوە، یا ئەوە تا وەکو پیاو یێتە لای خەڵکەوە. ئەمە ناخوادی تر. وەڵا فەرمانم پێکراوە، فەرمانە پێکراوە، بەڵێ خۆ فەرمانە پێکا. قابلە فەرمانی چی پێ بکە؟ قابلە مەسئولانە فەرمانە پێ بکەم بڵێ وەڵا کاکە با خەڵکەکە بێتە سەر من تۆڵەم لێ بکاتەوە. نەخێر. خەڵک ئەم جارە دەرەچێ نایە بۆ سەرا و بۆ ئیسکان و بۆ بەردەم قەڵاو بۆ ئەم شتانە. لەناو شارێک، لەناو دووەک و سلێمانی و
هەولێر و هەڵەبجە و پێنجۆن و قەڵات دزێ و ڕانی و دەربەنی خان و ئەمانە و چەمچەماڵەوانە خەڵک نایە لە گۆڕەپانەکە دانیشە پۆلیس بەرشەقی باوی بینێرێتە ماڵەوە خەڵک نایە بڵێ بە ئاشتی و بڕ و خێت دز و ئەم شتانە ئەم جارە خەڵکە تێتە سەر ماڵ یەک بەیەکتان تۆڵەی بەر و دواولی ئەکاتەوە تۆڵەی ئەو هەموو خیانەتە ئەو هەموو تاڵانە تۆڵەی بچووکردنەوەی گەلی کورد بۆ ئەمە گاڵتەیە تۆ 30 ساڵە ئیرادەی میلەتێکە ئاوە خەسانەوە کردوتە بە فلیمی هەموو دنیا لە پێنا چیشە بەس لە پێنا ئەوەی تۆزێت دۆلار زیاتر بێتە گیرفانتانەوە ئێوە قەحبەی دۆلارن خۆیەوە نەئەزانە سیاسەت چییە نەزانێ شکۆی دەسەڵات چیە نازانم قودرەت چییە هیچ خوێڕی و هیچ و پوچ و گەوات ئەمە ماهێتی ئێوەیە ئاگادار بن خەڵکیشە بێت تەواو بزانێ ئەم جارە تۆ نابێ بچی بڵی بە ئاشتی هەتا 30 ساڵی تر ئەم هەرڵێ با بۆ خۆ بڵێ بە ئاشتی بڕۆ خێدز و قسەی قۆڕ ڕۆشتانە من لەم لە بە بیکەیسی تاقەم لێ بکەم منیشم گوڵ بکەم بە گولەی چەکەکەی ئەمەوە پێشی بڵم تۆ برای منیش تیوانیە ئەم شتە ناخوا ئیتر ئەم فەلسەفە قۆڕ و گو خواردنەی کۆمەڵە نازانم نووسەر و هیچ و پوچی دەسەڵات و ڕێکخراوی مەدەنی خوێڕی کە هاتن وەڵا کاکە دنیا شارستانە و کوردە بێ واز لە شەڕەنگێزی و تووڕێی ئەمانە بێنە کورە قەح بە باب ئەو کاتە شارستانیت ئەکەوێتە سەر پێکەستەم قبوڵ نەکەی نەگۆگو قەح بە بژیت بڵێ وەڵا من تووڕە نابم من ئینسانم ئەمە نایخوا کاکە ئەمە درۆ دەلەسەیە ئەمە خسیانە مێشکی تۆ بۆی لەم لاوە تاڵان کەن تۆ وەکو مەڕووماڵات هەر لەوێ دانیشی هیچ نەکەی شتی وانییە ئەم جارە تەواو کاکە ئەم پەیامەت جوان با بچێتە مێشکی هەموو خەڵکێکەوە هەم خەڵک خۆی هەم ئەو دەستگا چەکداری و ئەمنیانە یا یەیتە ناو خەڵک ئەپارێزی یا ئەچیتە ناو یا هەر لە ناو دەسەڵاتەکەەوە ئەمێنی و لولەی چەکەکە دەکەێتە خەڵک ئەو کاتە گۆڕەپانەکەیەک لای ئەکاتەوە تێگەیشتی لەبەرەوە جوان با بچێتە مێشتەوە یا ئەو کە خەڵکە هەستا یا یەیتە پەنای لەگەڵ خەڵکەکە بەڕێیەکەوی ئەچتە سەر ماڵی هەچی ئەم حیز و دز و بێئەخلاقانەیە کۆتاییان پێێنی خۆیان ناڵێن پارەکانمان بردۆتە ژێر زەمینەکان خۆیان ناڵێن شەڕی ناوخۆمان کرد و دنیامان وێران کرد خۆیان ناڵێن هەتی بەس خزمەتان بە خەڵک کرد بە دوژمنانی کورد کرد خۆیان ئەمە ناڵێن خۆی دانی پێ ئەنێ خۆ من ئێستا نایڵێم کۆمەڵێکی زەلام ڕەنگە ئێستا بڵێ وەڵا ئەمە کابرا هەر لە ئەوان خۆیان وەڵێن کاکە واقعەکەش باسەکەن خۆی بە زمانی خۆ لەگاکە ئێمە خەریکی خیانەتکارین تۆ معقولە بەرگری لێ بکەی وریا بەلەم جارە ئەوە نییە بڵێ ئەمە کەس و کارمە و خزممە و ئەم شتانە نییە کاکە ئەمە لە نێوان خەڵک و ڕزگاری و دەڵاڵەکان هەیە خەڵک ڕزگاریە بژاردووە بێ دەڵاڵەکان لەناو بەرن کۆمەڵە بنەماڵی سەخیف و هیچ و پوچ بەس پارە خۆر هیچ نازانن تۆزێک شکۆی دەسەڵاتیانە وایە دنیا بەم شێوەیە نەبووە ئازانی چ بکەن و چی نەکەن تۆزێ پارە بێتە گیرفان 4 دۆلار ئەمشانە یەکسەر دواتەکەون بۆ سەر پێخەفەکە ئەمە ماهێتی ئەم بێئەخلاقانەیە 100 ساڵە تۆ کوردی مەشغوڵ کردو بەمەوە ئەمە ناخوا بەچی خەڵک شەید بکەی لەسەر شەقامەکە تەقەی لێ بکەی وای ئێمەش پێ بڵێن برای ئێمە نیت ئەمە ناکرێت تا سەر ئەم برایەتیە نایخوا تۆ بڕیار لە مەسوول وەربگری و بڕیار لە مەسوولێکی ئەم لا وەربگری و بڕیار لە خڕێک وەرگری بڵە بڕۆ بە ئەو گەنجەم بۆ بەر شەق بۆ بیبە بۆ زیندان و سوکایەتی پێ بکە و تیرۆری بکە لەم لاوە ئێمەش بە تۆ بڵین براو هێزی پێشمەرگە کورە نەو خواردی و خۆمە تا سەر ناڕوە کاکە ئەگەر هێزی پێشمەرگەی وەرە پێشمەرگە بە بۆ خەڵک لە دەرگای پاسەوانێکا بۆستی هەر فەرمانێک کاڵی بەسەر چاو گەورم لە پێناچێ لە پێناو مەعاشەکەتە دە یەک جار ڕەتی کەرەوە خوتوڵ سبەینێ هەر پێشمەرگەیم خەڵکەی کاکە خۆم سیستەمە ئەمانە نانی تۆ نایەن کاکە پێت وا بێ ئەگەر ئەم سیستەمە نەمێنێت تۆ ئەمری لە برسا کەس نامرێ لە برسا کاکە لەم کوردەوارەیە بە درێژایی مێژوو زەلامێک نەمردۆ لە برسا ئەمە ئەم دەسەڵاتە بێئەخلاقە هاو زیڕەی بۆ عالەمە کرد هەرچیەک دژی ئەم دەسەڵاتە بێ مەعاشەکەی ببڕەوەی بێت بمرێ لە برسا ئەم بێئەخلاقی بەسەر ئەم خەڵکەیان هێناوە خەڵک کارەنتینەیەکەم تۆ 30 ساڵە خەڵکی کوژی لە شەڕی ناوخوا 30 کەسیەوە بەکوشت ئێستا خەمیەوەتە کوردێک بە کۆرا بمرێ هیچ و پوچی درۆزنی بێئەخلاق ترسی ئەوەیە گەلەکەمان کەوێتە مەترسیەوە وەڵای ئێمە خەمی تەندروستی هاوڵاتیانمانە تۆ حەچی دەرمانی بەسەر چوو خراپ و ئەوەی هێنی بەسەر و خەڵکایەتی بیخوا
بێناموس ئەم ڤیدیۆیە باش بڵاوکەنەوە با هەموو کەسێ بگە ئەمە تەواو ئەمە ئاخرین شۆڕشە کاکە ئاخرین شۆڕشە بۆ ڕزگاربوونی کورد یەک جار و کۆتایی و ببڕایەوە خۆ ناکرێ ئێمە تەمەنێکمان بەڕێ کرد لەگەڵ کۆمەڵێک سەگ و سەگ بابە کە هیچ خێرێکی بەقەی پوشە خێرێکی بۆ گەلە نەبووە من دانیشم لەگەڵا بڵم تۆ برای منی تۆ دەسەڵاتی کوردیت تۆ نمایندەی گەلێکی کۆرە تۆ تەڕەماشیش نیت تۆ هاتی فەرز کرای بەسەرم خەڵکەیە ئەم کوردە گوتارێکی نەبوو بۆ ئێوە بوون بە خۆرە بووی ئێستا کە گوتارێکی ئەڵێی تۆ بەرکارنی تۆ بکەری تۆ خۆ خاوەن بڕیار و ڕابەری دانیشێک گوێ لە خوێڕێ گرێ مناڵی سەر بێشەکەشان کا بە ئاغا بەسەر و خەڵکەوە بۆ چییە هەچی لوسکەلە و خوێڕی بوو لە ئەوروپا هێنانەوە کردیان بە سەرۆکە سەرم خەڵکەوە بۆ تۆ چی بابە بیتەوە خەڵک لێرە هەزار مەحاناتێ بە جەنابیش لێەوە بیتەوە نەبادی بێنە بۆران بیتەوە بەسەرەوە عالەمابی بەهین کۆرە دنیا لێ ڕاپەڕێ بە پێ بڵێم خۆمامە نایخوا ئەم میلەتە ئینقیلابیە تووڕەیی هەیە 30 ساڵە تۆ تووڕێیەکەی بە تووڕەهات و بەڕێکخراوی مەدەنی بە کۆمەڵی هیچ و پوچ و بێ ئەخلاق کە خۆیان ناوناوە مۆدێرن و مۆتەڕەماش و ئەمانە ئەو خەڵکیان ئاوە تەوەق کردووە یەشێ ناوێرێت تۆزەی تووڕە بێ ئەو وەحشیە قەحبە بابێسە و خەڵکی ئەمریکا وەحشیە ها یا زانێ شتێک حەقە و هاتە لەسەر خەت لەسەری باش گوێ بگرن شارستانیەت لوتکەی شارستانیە دەوەی کە تۆ ستەمەڵۆشێنیتەوە بە هەر ڕێگەیەک بە شەڕ نا ئەی بۆ ئەو بە شەڕی ناوخۆگا 30,000 بەکوشت بۆی دەسەڵاتەکەی جێگیرکە ئەی بۆ دنیای هێزی بەکارێنا بۆی خەڵک شەقشەقێم کاو نەیەڵێ بێتە سەرجادە ئەوە بۆ ئەم هیچ و پوچانی ڕێکخراوی مەدەنی و خوێڕی مێڕی ڕۆشنبیرانە قسەیەکیان لەسەر هێزەکانی دەسەڵات نییە کە فەلاقی خەڵکەکەن بەس بە خەڵکەڵێن وڵا تۆ بە ئاشتیانە و لافیتێ بگرێ بەدەستە و تەڕەماش وەرە سەر جادە بڵێ بڕوخێ و بچی و قسەی قۆڕ و بە ئاشتی بمانە کورم بێ ناموسیەکە کە خۆمە تا سەر ناڕوە ئەم جارە ئێوە کۆتاییتان ناتووە هێز نییە ئێوە ڕزگارکاییتر تێگەشتی ئەم جارە ئەم ئومەتەی ئێمە یەکلایە کاتەوە بۆ یەک جار و ئەم دەسەڵاتە وا تەمەیەکە واتە تەمەیەکان نیە هیچ گەوادێکی دوای ئێوە نەوێرێ ستەم لە خەڵکا و ئیرادەی کورد بەلا ڕێیابەرێ تەواو خەڵک پڕ بوو تا ئەمەنەی هاتووە لە خیانەت لە گاڵتەکردن بە میلەتی کورد لە ڕەسواکردنی ئینسانی کورد لە برسێتی لە چەوسانەوە لە چاوسوورکردنەوە لە زیندانەکاندا خەڵک بەرشەق بن و خەڵک ئیهانە بکەن و ساڵێک بیگرن بەبێ دادگایی بەبێ شتێ ئەمە چییە؟ ئەمە هەمیە بێتە ئەو گڕێی کە دار و بەردانە سووتێنێ وەڵاهی ئەیبینن لەف سلێمانی دووەکو هەولەرە چیتان بەسەریێت باشە جا تۆی پێشمەرگە و تۆ ئاسایش پیاوە بۆ بەرگری لەمە مەکە وەرەو پەنا خەڵک تا دوات دەرفەتە هەیە خۆ ڕزگارکە خۆ پاکەرە وەکو گوناحێکە کردبی و خۆ پاکەرەوە لێ بیسەلمێنەکە کاکە کە یەکێکی لە خەڵک بیسەلمێنە ئەمە دەرفەتە بۆ تۆ بیسەلمێنە کە لەگەڵ خەڵکای لە ناو خەڵکی پێشمەرگەی کوردستانی ئەوەی کە خۆتەوەی پێشمەرگەی کوردستانم دەبی بیسەلمێنە پێشمەرگەی کوردستانی یاوەتە ئەم جارەش گەوادێک تەلەفۆن کات تۆ ڕاقی میل بێنیتەوە تەقەی لە خەڵک ئەو کاتەم لێ خۆشبوونیتان نییە تەواو تۆ کە تەقەو کرد بڕیاری مەرگ بەسەر خۆتایی کاکە خۆشیانی خەڵک هەوانتە نییە هەر جارێت 4 نەفەر بێتە سەر جادە تۆ تەقەی لەکەی دوان وسیان و دەی لێ بکوژی ئەنجا دوایی قەرزی عەزەڵات کەی لەسەر جادەکانەوە ئەو عین و ئەمە ناخوا بابا ئیرادەیە و میلەتە خۆ ناشکی ئەم جارە ئەم جارە لێو ڕاپەڕێ ئیمانە دەرێنێ لە ڕیشە تێنێ ئەو هیچ و پوچ و دەسەڵات ئەو پێڕە خوێڕیە 300-400 نەفەرن بەس دە 15,000 چەکداری لە خۆی کۆکرێتەوە فرمانیشان پێکا بە قسەش یەکەن تاکەی بە قسەیانەکەی کاکە خۆ نایبینی بە چای خۆ ئەم هەموو شتە نابینی بە چای خۆ ئەمە مخیانەت و قەحبە بابێ نابینی لە پێناو موچەیە کاتی تا سەر بەرگریان لێکەی وەرە دەرەوە کاکە تۆ لە قەفەزێکای ئەو خوا ئەو کوژێ کاکە ئەو قەفەزە تۆ لە ناوە بە وەرە دەرەوە لە تایە وەرە دەرەوە لەو قەفەزە وەرە دەرەوە خۆ ڕزگارکە
منەمەیتر ئاخر دەرفەتە بە ناوی هەموو ئەم خەڵکەوە کە پێت هەڵێم لە خەڵک تووڕێ تەواو گەیشتە هەموو شتێکی یەک چەرخێوەی لی بدرێ لێ شێدرێ ئەشی بینین بە چاوی خۆتان لە هەموو سەردەمێکاوایە تەقینەوەی جواماوەری کاتوماتی بۆ نییە لە بەیانی هەستا تەقیەوە تەقێتەوە تەواو و ئەم جارەم شەڕە دەسەڵات نایباتەوە کاکە تۆی پێشمەرگە و ئاسایی شۆمانە جوان ئەمە بخەرە مێشکتەوە ئەم جارە دەسەڵات نایباتەوە هێز نییە ئەم جارە خەڵک دامرکێنێتەوە چونکە خەڵک تاو شەڕی موچە و ئەم شتانی بە درودە لەسەر کرد ئەم جارە تاو گەیشتۆ دەتینی لەبەرەوە خۆت ڕزگار کە ئاخر لەحزە ئاخر پەیامە کاکە وەرە ناو خەڵک مەچۆ بە دەوامە ڕۆژێکە تەقیەوە مەچۆ بەرگری دەمانەکەوە بە مەدەنی وەرە ناو خەڵک و چەکەکە و بەرەو تۆش وەکو خەڵکە بڕۆ شەر ئەو دزانی کە وایە لە کەسوکارەکەی خۆت کردووە ئەمە ئاخر دەرفەتە هیچ کەسێم دەرفەتە بڵێ باز ناکە من لەوەی کە کوردم خۆشەوێ نامەوێت هیچ کەسێک بە زەرەر و زیان و بەیی ئەمانەوە بڕوە بەڵام لەگەڵ چوویتەوە ناو دەسەڵاتەکە لەگەڵ ئەم جارە بڕیارە لەوان وەرگرتەوە ئامادە بووی میل لە بەرامبەر گەلا بێنیتەوە تەواو تۆ خیانەتکاری ئاخر وەرەقەی لێخۆشبوون ماخسە بەردەسێ یەیتە ناو خەڵک بەرگریەکەی لە خەڵک لەگەڵ خەڵکە ڕۆی کاولەکەی سیستەمەکە ئەڵێم کۆمەڵگەکە و دنیاکە ناڵێم سیستەمەکە ئەڵێم ماڵەکانیان بانقەکانیان ژێرزەمینەکانە کە خۆیان لە پڕان کرد لە پارە و لە دزی و لە تاڵان بەڵگەنامەکانیان هێنی هەموو خیانەتەکانە خیتە بەردەست خەڵک ئەڵێ ئەم گەوادانەمە خیانەتەکانە بەرامبەر بە خەڵک شتەکان ئاشکرایە دادگای خەڵک دائەنرێ باش ئاگادارێمە بن ئەمە هەر قسە نییە ها ئەم تەقینەوەی بەڕێوەیە هێز نییە ڕایگرێ تەواو کاکە ئێمە لە کوردەواری ئێمە ئیرادەیەکی تر هاتوۆتە ڕێوە شۆڕشێکی تر هاتوۆتە ڕێوە خەڵک دنیایەکی تری ئەوێ خەڵک ئەم دنیایە تەواو بێزار بوو 30 ساڵ تەمەنی ڕۆی 30 ساڵ ئەخلاقی ڕۆی 30 ساڵ کەرامەتی ڕۆی 30 ساڵ کوردبوونەکەی ڕسوا بوو لە ئاستی عالەما بوو بە ناشرینترین بوونەوە لە هیچ شوێنە حساب بۆ کورد ناکەن ئەگەر یەک تۆز کەرامەت و ئیرادا بێ لە کوردیا چۆن لە ناو تورکیا وێرە لە تورکێک لەسەر گۆرانێکی تورکی بڵین کورتێک لەسەر گۆرانێکی تورکی بکوژێ چۆن ئێرانە وێرە لێ وەک هەر کورد کا بە سڵنگەوە هەڵی واسێ ها چۆن حکومەتی عێراقی و حەشی شعبی ئێوێرە بەدەبابە بەسەر ئینسانی کووردا بڕوە چێ توانێت ئەمە بکات بە کورد ئەگەر ئەم گەوادانە ئاوا بڵێ ئینسانی کوردیان ڕسوانە کردایە ئەم دەسەڵاتە دائەنرێتەوە بە کوردبوون بە ڕەهایی بە سەرشۆڕنەکەن بۆ هیچ زەلامێکی سەرم عەرزە وە فەتحی خاڵقی خۆمان دەست پێ ئەکەین دار و بە ڕزگارەکەین ئەو تووڕێ بکەوێتە ئیش هێز نییە ڕایگرێ ئەو ئێران و تورکیاومنەی کە ئێوە کروزانە بەوە هەم بۆی گرن دایزەرن بەسەرم کوردەوە شتی وان نییە ڕایانە ماڵین ئەو کوردە خۆی هەر ئەو زانی تا تەقیەوە ئەم زیڕەکردنە بەسە بە خەڵک تۆ هیچ نی دنیا قیامەت هەڵەسێ قیامەت هەڵەسێ با هەستێ یەک جارە میلەتە با سەرۆرێک تۆمارکە کە لە مێژووە مۆری لێ با بڵێ ئەوە تەوا ئەمە بوو بە ئومەتێک مۆری خۆیان لە مێژوو ئێوە چ مۆرێکتان ناوە لە مێژوو لە مۆری خیانەت نەبێ لە مۆری گەوادیکردن نەبێ لە مۆری بچووکردنەوەی ئینسانی کورد نەبێ لە مۆری ڕسواییکردنی کورد نەبێ ئەمە بەسە تەواو خەت کێشرا ئەم دەسەڵاتە و سەرانی دەڵاڵی کوردایەتین خیانەتکارن هەر یەکێکتان مەحکومن بە مەرگ بیتە سەر تەلەڤیزۆن قسە بکەیت و قسەی قۆڕ بکەیت و کوردایەتی و پێشمەرگایەتی مان کرد و ئەوە مان کرد و ئەومان کرد پێشمەرگایەتی و کردنەوە کرد چاوت دەرێ ئەنجام شەرتە تۆ چۆن پێشمەرگایەتەکە چی بوو چی بوو ئەنجامەکەی چی بوو ئیشەکانت چی بوو ئەم کوردەوارە ڕزگار کرد ئەم ئینسانە کوردە و بردە لووتکە یا هەر ڕسوا کرد و تاوانە کرد و سووک و سەلیمە کرد بۆ ئەمە باشدانی نییە ئەمە هەیەتی بازدانەکەی قورسەوە ئەم بازدانە خەریکێتە سەر پێی خۆی تێگەشتی ئەوە نەما خەڵک گری و بیت و تیرۆرکەیت و ئەمانەکەیت و ئانەکەی شتی وان نییە ئەم جارە کەستان بۆ ناگیرێ بە ئاسانی و لێیبەن و خەفە کوشیکە خەڵک کە ڕاپەڕی زیندانەکانە ڕامەڵێ زیندانی میهێنی دروستکەی نینۆکی خەڵک دەرکەی لە زیندانە ئینسان لەوێ بەندکەیت و چوکچیکەیتەوە
ئەنواز عەزیبی بێ تەعدای لێ بکەیت تەعدای جنسی لە خێزان و لە خۆی و لە ئەوە بکەیت بۆ ئەمە کورد ئەمە قبوڵەکە تا سەر گەوا دینە بۆ ئێمە چی یانی ئێمە تۆ بە تەمای قەحبەیەکی وەک تۆ تا ئێمە ئەو بە ئێمە بکە خەڵک گوتاری پێ نەبوو خەڵک نێزانی چی بکە خەڵک وێ زانی ئێوە شتێکی زۆر می من کوردن و چین و ئەمە ناخواتەوە ئەمە ڕۆی ئەوە مێژووە وەڵی ئەم کوردە وا ڕاپەڕێم جارە لێتان ئەم کوردە یەک ئیرادە دروست ئەکانیە لە مێژوان نەبینراوە ئیرادەی ئێوە می درۆدە لەسە بوو ئێوە گەوادێکی ئێران هەیە بڕۆ شۆڕشتن چوارتان کۆ کردو حیزبتان ناوتان لە خۆتان ناوە ئێمە حیزبی کوردین بۆ ئەوی شەڕی وڵاتێکی تر بکەن ئەوە نابێ بابە ئێوە تەواو ئەم دەڵاڵی ئێوە ئاشکرایە بەس خەڵک نێزانێت چۆن چی بکا بەرامبەر ئێوە خەڵک ئێستا زانێ ئەوە نەما خەڵک گرنها تیرۆرکردن تەواو 100 ساڵە تۆ خەڵک تیرۆرەکەی لەلایەکەوە حیس و سەتاناتی گەنجی کورد دەکوژی وەڵا ئەمە قسەیەکی کرد وەڵا ئەمە دژی من قسەی کرد دژی تۆ قسەکەم من کوردم کاکە خۆ تۆ کوردنی من باسی ئیرادە و کەرامەتی کورد دەکەم تۆ باسی تاڵان و بێئەخلاقی و دزیەکەی حەق بە منە نەک بە تۆ لە بازنەی خیانەتای بەتەمای تۆ تا سەربەی من و ئەو کوژی کوڕێ هەڵتەوە شوێنن تەواو کۆتایی هاتووە بابە وازانە دانیشێ ئەم شارە تاڵان کا و پارچە پارچی کا وەکو کێک و ئەم عەرزە هی ئەو ئەم تەلارە هی ئەو ئەمە هی ئەو ئەم گەوادیکردنە هەولێر والێکا بە ئارەزی خۆی ئیمپایر سیتی و چی بیبا بۆ خۆی خەڵک عەرزی خەڵک بەرێ بیگا بە مەشروعی خۆی بۆ ئەمە چییە تا سەرەمەوە لێ قبوڵەکەیە کورە بەسەری خۆتانش ئەم جارە ڕاکردنیش نییە بڕۆی بۆ ئەوروپا لە شوێنەکە خۆ حەشار بێشتی وانێ لە عەرز و ئاسمان کورد دێت ئەو گرێ و کوژێ دادگاییتەکە بۆ کوردانەی هەندەران پێ دوایە ئەگەر تۆ ئەم جارە ڕابکەی لەم سیستەمە دەرچی خوێڕیانە لە حەفەی شوباتە کۆمەڵێکدان لە مەتار وەکو مانگا کەوتبوونە ترسان بتەقێتەوە ڕابکەن ئەم جارە ئەوەش نەما بچیتە ئەوێ کوردی ئەوێ ڕسواتەکە کوردی ئەوێ لە ناوتەبە ئیرادەی ملیۆنەها ئینسانی کورد چوار خوێڕی لەسەر مێزێک دابنیشە و گاڵتەگەب بە خەڵکە کۆبینە لە کۆبوونەوەکانمانە بڕیاری ئەوماندا کۆبوونەوەکان بەردەوام و کۆبوونەوەکان ئەمە کۆبوونەوەی چی میلەتێک لە برسە ئەمرێ میلەتێک ڕسوا بۆ تاڵان و هەموو شتێکی لەسەرە خاکی نەماشتی نەما بێ ئەخلاق لە کۆبوونەوە پێیەکەنی بەڕووی بە دەمیەکەوە گورە ئەوەی بێ ئەخلاقترین بەشەر نەبێشتی وا ناکە بەرامبەر میلەتی خۆی پێ بکەنێ بەڵێ خەڵک بکوژی تیرۆر بکەیت و دایی پێش بکەنی شتی وا نییە کورە ئەم جارە خەڵک بە تۆ پێکەنێ بەسەر لاشەی تۆپیوی تۆ خەڵک پێکەنێ ئەم جارە پاک دەکاتەوە تێگەشتی باش بیگەێنن پەیامانە باش بیگەێنن ئەمە دەنگی من نییە بەتەنها ئەمە دەنگی ئەو نەتەوەیەکە بێ ڕاپەڕێ خەڵک وا نەزانێمە دەنگی منە بەتەنها ئەو دەسەڵاتەوە نەزانێمە دەنگی منە بەتەنها ئەمە قسەی دڵی میلەتێکە منەیکەم ئەمە قسەی ئەم خەڵکەیە کە خەریکە تەقێتەوە نازانێت چۆن قسە دەربڕێ نازانێت چۆن مکە بە گوتارێک تۆ ڕاماڵێ ئەوە منەیکەم من خەتەی بیام ئەم شۆڕشەم کە بەرامبەر ئێوە ئەڕوا بەڕێوە دوا هەمی شۆڕش ڕاتە ماڵە و کۆتایی پێێنێ 100 ساڵ گاڵتەکردن بە ئیرادە و ئاشبەتاڵکردن بە خەڵک و ڕیسواکردن و ڕێزدانان بۆ هیچ ئینسانێکی کورد بۆ تۆ مازانی تا سەرە میلەتە قبوڵێکە کورە میلەتە کەرامەتی خۆی دۆزیەوە ئەزانێ کەرامەت چییە زانێ ئینسانیەت چییە ئێستا زانێ ئینسانێکی گەورەیە خۆت لەوە داتی کۆیلایەتی تۆ ناکە باش تێ بگەن هەر کەسێ لەم سیستەمە ئیشەکە لە هەر دەستگایەکە و لە هەر چیەکەی دڵی خۆش نەکەی ئێستا هێزێ و باق و بریکەکەیت و چەک ڕاوەشێنیت و بەرامبەر گەنجی کوردی ئێم4 پێیە ئەوە نایخوا ها تێگەشتی یا ئەو دەم ئەو سیلاحە و ئەو دەماچێ ڕووکەیتە لە سەڵاتەکە یا تەوا لە بازنەی خیانەتەی ئەم جارە بکەیتە بەردەستی خەڵک ڕەحمە پێ ناکە ها ئەوانەی گەنجن بە باوکو برای خۆتان بڵێ خەڵک چی کرد بە ئەمنەکان ها پێیان بڵێن بڕۆ ڤیدۆکان سیر بکەم زانن چۆن لاشەی تۆپیوی ئەمنەکان لەو ئەمنە سوورەکەی سلێمانیا کەوتووە خەڵک ئەم جارە ئەوەتان پێ کاکە نێنە ناو خەڵک ها
تێگەیشتی لایف کەرەوە ئەگەر بڕیار یا بێتە ناو خەڵک لایف کەرەوە بڵێ کاکە من تەواو تۆ بە نا لەگەڵم دەسەڵاتە نابم دشی خەڵک دشی دەسەڵاتەکەم تەواو یەمە ناو خەڵک لایف کەرەوە مەترسە ئیتر حکمی چیت هەیە وەرە ناو خەڵک بزانە چۆن خەڵکەوی بەرگری لە یەکتریەکە ئەم جارە بەڕەسم بە ڤیدیۆ بڵاو کەرەوە بڵێ من لەگەڵم دەسەڵاتە نابم تەواو کاکە تێرم خوارد دەسەڵاتێک گوزارش لە ئیرادەی من کە من لە بمە سەربازی دەسەڵاتێک کە خاکم ڕزگارکە میلەتەکەم خۆش گوزەرانکە ئیرادەی بەرز کاتەوە سەری ئەم میلەتە بەرز کاتەوە بۆ بەسەر هەموو عالەمە کاکە بیرکەرەوە و کەلەزلە بیرکەرەوە چوار گوتاری چوار خوێڕی بەسە ئیتر چوار هیچ و پوچی مەکتەب سیاسی کەڵتەکۆنی خوێڕی ئاگای لە دنیا نییە بە حساب سیاسی دایم سەرخۆشە فڕی بە دنیا نیە نازانێ مۆزوع چییە هەرەوەیە پارە بێت و تەڵەفۆنەکە ئەو پارەی ئەوە بەرن بۆ ئەوێ و ئیبراهیم خەلیل بێنن بۆ ئێوە پارەی باشناخ بێنن بۆ ئێوە پارەی نازانن ئەوە بەرن بۆ ئەوێ بەس ئەمە نازانن خۆچ زانن سیاسەت و ئیرادە و کەرامەت چییە 2003 میلەتە ئەنواع فرسەت کەوتە بەدەستی ئیرادەی خۆی زاڵکە بەسەر هەموو عێراقە چوار خوێڕی یوتیوبیت بوجەمان بنێ لە بەخا قەح بەباب بوجە چی لێەکەی ئەم دۆلارە بڕیتە خۆ و ئەیکەی بە قەبری باوکتە ئەم دۆلارە حیزە ها ئەم دۆلارە چی لێەکەی هەر خۆتان لە خۆت ئەم دۆلارە چی لێەکەی تۆ یەکەی بە چی کاکە کۆشک و تەلار چی لێەکەی تۆ لە شکۆ تێناگەی نازانی سەروەری چییە تۆ کە تۆپیت و کوشتیانی تو مردی لە کونێکە ئەونێژن گەوادێک تۆی بیر نامێنێ دوایی وەکو سەگە تۆپی تۆزێ لەزەت و خواردنەوە و ڕابواردن و ئافرەتبازی تەواو هەرەمە یعنی ئینسانان ئەم سووک بێ هەرەوە لە دنیا هەرەوە ئاواتەکەی بێ گەوادەکانی کوردایەتی مازانن کاکە خۆ نازانن شکۆی دەسەڵات بەرزکەنەوە ئەمەیان بەسەر هەموو خەڵکێکایەناوە تۆ سێری کە فەرماندەیەک نایە بڵێ کاکە کوونە من ئەڕۆم فەتحی ئەم وڵاتەیەکەم کاکە ئەو کەرکووکە ڕزگارەکەم تا چۆ کوردە ئەڕۆم تا بەخا ئەڕۆم کاکە هەر زەلیلی و ڕسوایی و کشانەوە و وەڵا پێشمەرگەوە ئاسایی ژوا و زەلیلی و بە کەس ناوێرین و وڵاتان دژمنان و کورێ تۆ خوێڕی کاکە بۆیە بە کەس ناوێری تۆ گەوادێک حکومەکەی تۆکە هەر خوێڕیە بی کاکە هەر میلەتەکەش خوێڕیە بێ پێوەی دانیشی بڕیار لە کۆمەڵێک کەڵتەکۆن و خوێڕی و هیچ و پوش وەرگری عیبە کاکە عیب تەواو بەسە کاکە بە ناوی ئەم خەڵکەوە کە هەڵەسێلێت لە دەسەڵاتەکە ئاخر ئینزار بۆ تۆ کاکە ئاخر ئینزار وەکو ئەوەی دوا پیشاندانی ڕەحمی ئێمە بێ بۆ ئێوە کاکە چەکەکە و دانێ وەرە ناو خەڵک چەکەکە و هەڵگرە و دش بە دەسەڵات ڕسم بڵاوکەرەوە ڤیدیۆ بڵاوکەرەوە بەڵێ کاکە من وازم لە دەسەڵاتێنە من پیاوی ئەمانە نیم من پیاوی مەکتەب سیاسێکی خوێڕی نیم من پیاوی لوسکەلەیەک نیم لە ئەوروپا هێناویانە و کردیانە بەسەرۆک بەسەرم خەڵکەوە کاکە بڕیار بدە خۆ بە پێشمەرگەی ئەم خەڵکە کابووی بە پێشمەرگەی ئەم کوردەوارە یەک زەلام قسەیەکی ناشرین بە تۆ ناڵێ یەک زەلام تەماتە و ناگرێتەوە نابیتە کاکە تۆ نابیتە سوال کرد نابیتە سوال کرد ئەگەر بی ئەمە نابی تەواو خیانەتکاری مادەم هاتۆ سەیریکە ئەم دەسەڵاتە گەوادە هەموو جانی فشە بەسەر پێشمەرگە و پێشمەرگەوە باشە بەڵام پێشمەرگەکە چییە خەریکی سواڵە وەڵا خۆمە سووتێنم وەڵا حاڵم نییە وەڵا ئەڵقەکە مەفرۆشم کۆرە بابە تۆ ئەگەر پیاوی پێشمەرگاتی بۆ ئەوە ناکەی حیز و دزێک من بخاتە سەر ساجی عەلی ڕسوام کات لە مزگەوتێکا خەریکی سوال بم بپاڕێمەوە خەڵک ئەم جەژنە بسەرفترەکەی بابە من گۆشتێکی قوربانیم بۆ بێ مناڵەکەم پارەم پێ نییە گۆشتی بۆ بکڕم ها بێکەرامەتی بەو ڕادەیە تۆی پێشمەرگەمە قبوڵەکەی تا سەر ئێدە ڕاپەڕە دە بڵێم دەسەڵاتە بە قەبری باوکتان تاکەی خۆی خۆکەتە بە مرۆڤ کاکە تۆ تا ئەسە بەرکاری تا ئەسە تۆ ئەدەوات کاکە تۆ ئامرازی ئامێری ئامێر نەبووی بە مرۆڤ چونکە حیز و دزێک فەرمانە بێ کاکە هیچ ئەخلاقێکی نییە بابە پیاو ئەگەر لە بوونێتێکی سەربازی ئیشەکە فەرمانی پێ ئەکرێت کورە خۆ بێ ئەو کەسێک کە فەرمانی پێکە خاوەن ئەخلاق و شەرەف بێ خاوەن ئیرادەی ئەو میلەتە بێ خۆ ناکرێ حیز و دزێک فەرمان بە من کا بڵێ بڕۆ وابکە و وابکە ئەبێت دە قبوڵی مەکە دە ئەو سەرە و کەرەوە
دەڕاپەڕەدەی ئیتر ئەوە 1000 جار ماوت تەواو کاکە ئاخر ئینزار لەبەر خاتی ژیانی خۆت لەبەر خاتی جێڕانەوەی کەرامەت بۆ وجودی خۆت لەبەر خاتی ئەوەی ڕۆژێک ئەگەر مای بە منداڵەکانە بڵی وەڵڵاهی کاکە من لەم دەسەڵاتە بێ ئەخلاقە ڕاپەڕیم کورە منەم حیز و دزیم قبول نەکرد کاکە ئەم بێنانی و بێ ئاوی و بێ کارەبایی و گەوادیم قبول نەکرد ئەم قەحبەبازیم نەکرد کە بمە بە فلیمی هەموو عالەم بۆ ئەم پێدەسەڵاتەم نەکرد بۆ ئەم گەوادانم نەکرد ئاوا بە مناڵەکە و برێ بۆی بگێڕەوە با مناڵەکە و فەخر کا پێێتەوە کاکە نەک مناڵەکە و سەیرەکە جەلادێک ببینێ نەک مناڵەکە و بینا کابراایەکی خوێڕی ببینێ لە کۆمەڵی هیچ و پوچی کەڵتەکۆنی خوێڕی بڕیار وەرگێ ئەمانەش چین هیچ نین لە پێناو شکۆی خۆتا وەرە پاڵ خەڵک تا نەبووی بە تاوانبار و نەکوژراوی کاکە تا لە ناو نەبرایی تا نەبوویتە فلیم ئاخر بڕیارە بۆ تۆ یەیتە ناو خەڵک سەرچاو نایەی لە بازنەی خیانەتای خەڵک چی بەرامبەری کرد نەڵیت بۆ وایان کرد من لێرە پێیان بۆ دایک و باوکی هەموو پێشمەرگە و ئاسایشانەش هەیە بە کوڕەکانتان بڵێن حاشایان لێ بکەن ئەگەر ئەم دەسەڵاتە پارێزن حاشایان لێ بکەن خۆتان بە چای خۆتان نەیبینن چی یەکە ئەم دەسەڵاتە بە خەڵک بە چای خۆتان بینیوتانە 30 ساڵە پێویست ناکە من بێم حەقایەتی بۆ ژێڕمەوە هەمووی بەسەر خۆت هاتوو هەموو ئەزانی چییە باشە پێیان بڵێن ببن بە کوڕی ئەو خەڵکە بێیان بڵێ وەرە ناو خەڵکەوە ئاخر دەرفەتە ها دەرفەتی تر دروست نابێتەوە کاکە یا وەکو ئەمنێک ئەمری لەسەر ئەو جادەیە ڕسوابی بەدەست ناڵی خەڵکەوە ها یا ئەوە تا پا ئەبیتەوە لەم گوناحە پا ئەبیتەوە کە 30 ساڵە تۆی تیای پا ئەبیتەوە کاکەژان دوا دەرفەتە بڵاویکەنەوە بابگا بەدەست هەموو کەسێک ئەوە مە قسەی خۆشم کرد تێگەشتی ئەمە پەیامی ئاخری شۆڕشە قسەی دڵی هەموو مرۆڤێکە هیچ کوردێک نییە گوێی لەم قسەی من بێ بڵێوانیە هیچ کوردێک نییە گوێی لەم قسەی من بێ بەڵام ئەو کوردێک کە کەرامەت ئەزانێت چییە ئەو کوردی کە ئەزانێت کوردیت چییە ئەو کوردی کە ئەزانێت ئینسانیەت چییە ئەو کوردی کە ئەزانێت عەدالەت و ئازایی چییە ئەو کوردی کە ئەزانێت کە ئەم کوردەوارە یعنی چی ئەو کوردی کە ئاوای گوێی لە منە باش ئەزانێ ئەڵەم چی ئەڵێ قسەی دڵی منێ کرد تۆش بیکە یەک بە یەکتان شێریکەن مەڵێ دەستخۆش مامۆستا ئارا قسەکە و ڕاستە قسەکەم ڕاستە هیچ جەناپیشتە قسەی ڕاست چییە بڵای کەرەوە ئەم شۆڕشە بخە لەسەر شانی خۆت ناڵی ئەم گەوادانەوە بڕوخێن دەفەرمودە یەڵا بابیان ڕوخێنین دوهەمین شۆڕش هاتووە وڵاتەکە لەسەر لێواری یەکلابوونەوەی ئەم مێژوایە جا ئەم دەسەڵاتە کۆتایی دێت ئەوە شتێکی حتمیە ئەم لاولای تیان نییە مسۆگەر کۆتایی هاتووە با پێتان بڵێ ئەوەی گوێ لەم ڤیدیۆیە گرێ ئەو دەسەڵاتە چای گوێی لێگرێ ئێستا لە دەستگاکانی خۆیانەوە ئەچن ئەیبەن گوێی لێگرن زانە مامۆستا ئاراسەڵێت چی باش گوێ بگرن ئێوە کۆتایی هاتووە زیڕەکەن لەم زمانە چکە ئەم زمانە ڕەحم و ئەمانەی تیان نیە درۆ دەلەسەی تیان نییە بڵێ وڵات تۆ شۆڕژگەڕی تۆ پێشمەرگەی تۆ خەباتجەڵی تۆ گەوادی کوردایەتیت بە 30 ساڵ دەسەڵاتی سەلمانت سەرکەوتن بۆ ئەم خەڵکەیە سەرکەوتن بۆ دوایمی شۆڕشە یەک پەیامی بڵین دوا پەیامیش هەر لەم ڤیدیۆدا نێڵن هیچ گەوادێک سواری ئەم هینە بێت ئەم شۆڕشە بێت خوێڕیەک بێ بڵێ من بازرگانێک بێ سواری بێ هیچ و پوچێک بێ بڵێ وەڵا بەسەر خەڵکا وەکو پایدەر لێ بە بڕاتە پێشەوە بڵێمەوە من کردم تۆ نەو کرد ئازاری خەڵک کردی تووڕەیی خەڵکێکا ڕاپەڕین و تووڕەیی کوردیەتی خەڵک خۆی ئەیکا هیچ گەوادێک نییە ئەمە بێت ئەمە بجێ لە خەڵک ها تێگەیشتی هیچ گەوادێک نییە ئەم جارە بێ بەسەر ملی خەڵک و خوێنی خەڵک و مناڵی خەڵکەوە بڕا بڵێ من کردم خەڵک خۆی کردی مناڵی ئەو خەڵکە کردی ئەوانەی کەن کە هیلاکە بن ئەوانەی کەن کە یەنە سەرجادەکە ئەوانەی کەن کە بەگشت ئەم دەسەڵاتە یاسنەوە ئەوانە ئەیکەن هیچ کەسێک نایکا بێ خۆی کا بە خاوەنی نییە ئەم دەسەڵاتە خاوەنی ئەم ڕاپەڕینە خاوەنەکەی تەنها خەڵک و تووڕەیی کوردی خۆیەتی ئەو بێکەرامەتکردنە کە ئەمە 30 ساڵە لەسەر خەڵک پەیڕەویەکەن خەڵک خاوەنێتی و خەڵکیش ئەبێ وشیار بێ لە هیچ سەگ بابێکی قبوڵ نەکا بێت بڵێ وەکو ئەمان چۆن 100 ساڵە خاوەندارێتی بەسەر خوێنی خەڵکەوەکەن
دیسانەوە هەمان مێژوو دووبارەکەینەوە شتی وان نییە ئەم جاری ڕاپەڕینە جاری ڕاپەڕین و ئاخرین شۆڕەشی خەڵک خۆیەتی خەڵک لە تووڕەیی خۆی دێ ئەم دەسەڵاتە ڕوخێنێ بە قسە و باقوبلیق و هیچ و پوچ و ئەمانە نایکە حیزبێ بێ خۆی کا بە پاڵەوان بەسەرە شتی وان نییە ئەوە لە بێش خۆتا دەکرد ئەم کردی و ئەو کردی خەڵک خۆی ئەیکە بە کوڕ و بە قوربانیدانی خۆی ئەیکە سەرکەوتن بۆ ئەم شۆڕشە وەڕسوایی و کەوتنێک کە مسۆگەرە بۆ ئەم دەسەڵاتە وای بینین کە چۆن لە مێژووە وەکو کۆمەڵی ئەوەی هەر نەبووبوون کۆمەڵی هیچ و پوچ و خیانەتکار کۆتاییان پێ بێت و لە بیری شەشنەوە